ئێمە ئەمڕۆ لە زانکۆی سلێمانین لێرە سیمپۆزیۆمێکی تایبەت بەڕێوە دەچێت تایبەت بە نەخۆشی ئاوڵەی مەیمون کە لە بەهەمانگی لە نێوان کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری و کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی و بە هاوبەشی یاخود بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئەم سیمپۆزیۆمە ڕێکخراوە دیارە بەپێی ڕێکخراوێکی تەندروستی جیهانی WHO نەخۆشی ئاوڵەی مەیمون نەخۆشیێکی گوازراوەیە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ و هەروە لە مرۆڤەوە بۆ مرۆڤیش دەگوازرێتەوە نەخۆشیێکی ڤایرۆسیە ئێمە زانیاری تاوەتی وەرەگرین لەسەر ئەم نەخۆشیە ئەچمە لای یەکەم میوانم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر عوسمان جەمال فەیزوڵڵامان نەسروڵڵامان لەگەڵابێت کا بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیە گوازراوەکان دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بەڕێزت ئەرک پێشیت سلااو لەبێتەوەم کاتت باش بێ هەربالەوە دەست پێ بکەین بەڕێوەچوونی سیمپۆزیۆمێکی وەها لە زانکۆی سلێمانی گرنگی و تایبەتمەندیەکەی لە چیا ئەبینێتەوە تایبەت بە نەخۆشی ئاوڵەی مەیمون بەڵێ سەرەتا لە دەستپێکی دەست بەکاربوونی سەرۆکی زانکۆی نوێ ڕۆیەکیان هەبوو لەگەڵ بەڕێز ڕاگەری کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری ڕۆیەکیان هەبوو کە زانکۆ ئەبێ لەگەڵ کۆمەڵگا تێکەڵ بێت و لە هەموو پرسەکانە هەماهەنگی کۆمەڵگای خۆمان بکات لەو ڕوانگەیەوە کە هەموو ئێڤێنتی هەموو پێشاتێکی تازە هەموو نەخۆشیێکی بڵاوبوو تازە ئەبێ زانکۆ قسەی خۆی هەبێ بەڕاستی ڕێنمایی خۆی هەبێت چکە سەرچاوی زانست و معریفە زانکۆیە لەو ڕوانگەیەوە بەڕاستی کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری بەڕێز ڕاگەرەکە و لەگەڵ ڕاگەری کۆلێجی پزیشکی و لەگەڵ هەمانگی پەروەردەی تەندروستی سلێمانی ئەم سیمپۆزیۆمان ڕێکخست بۆی کە هەموو زانستە دروستەکانی و هەموو زانیاریەکانی پێویست بە نەخۆشی ئاوڵەی مەیمون بدرێ بە هاوڵاتیان و بدرێ بە گوێگران دکتۆر ئەگەر بۆمان باس بکەی ئەم نەخۆشیە لە تەواوی سەرانسەری گیانە لە چەند وڵاتە دەرکەوتووە نیشانەکانی چین چۆن خۆپارێزی بکرێت لەم نەخۆشیە مەترسیەکانی چی ئەبێت لەسەر مرۆڤ باڵێ ڕاستیکە نەخۆشیەکە لە کۆنە تازە نییە دەمێکە هەیە ساڵی هەندێ ژمارە بڵاوە بێتەوە تر لێرە چەند حاڵەتی تۆمارەکرێت لەوێ چەند حاڵەتی تۆمارەکرێت بەڵام تێبینەیە کارێکی شوەری ئەفریقا ژمارەیەکی زۆرتر بڵاو بووە ینی تقریبان گەشتە 20,000 کەس توش بوو و نزیکەی 500 مردوو ئەو ڕوانگەیە وای کرد تۆزە جیهان باری ئاسایی ڕابگەێنێت چکە حاڵەتەکان بەرەو زیاد بوونە بۆ هەرێمی کوردستان خود بۆ تەواوی عێراق مەترسیەکان چی ئەبێت بۆ ئەم نەخۆشیە ئایا مرۆڤ چۆن خۆپارێزی بکات لەم نەخۆشیە ڕاستەکەی خۆپەرازەکەی ئاسانە لە ئاژەڵەوە گوێزرێتەوە لە مرۆڤ بۆ مرۆڤ گوێزرێتەوە بە تایبەتیوانی کە سکسینە تەندروست دەکەن ڕێگایەکی زۆر گرنگە بۆ گواستنەوەی خێرا نییە بە هەناسە ناگوێزرێتەوە بە ئاسانیش ناگوێزرێتەوە بۆ ئێمە ترسی نییە کە بێتە پەتایکی جیهانی و ئێمەش کوتراوین بۆ ئاوڵەی مرۆڤ هەموو مناڵێک کە لەدایکە بێ بۆ ئاوڵەی مرۆڤیش ئەکوتری ئەو ئاوڵەی مرۆڤ ئەو ڤاکسینە بەرگریکی باشە تا ڕادێکی باش دژی ئاوڵەی مەیمون بۆیە بوونی پەتایکی جیهانی ترسناک بەڕاستی زۆر دوورە کۆبوونەوەیکی وەها بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە پزیشکە پسپۆڕەکان کە لێرە ئامادەن بۆ تەواوی ماوەی خوێندن تا چەندە ئەیکەن بە سیمینارێک یاخود وەرکشۆپێک یا خودوانەیەکی خوێندن بۆ کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری و بۆ کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی کە بتوانن سوود وەرگرن لەوەی کە زانیاری تاوەتیان هەبێت لەسەر ئەم نەخۆشیە ئایا لە ڕێگەی یەکێک لە وەرکشۆپەکانەوە بێت هەفتانە بکرێتە بواری جێبەجێکردنەوە و لە ماوەی خوێندنا بخوێنرێت تا چەندە جێگەی دڵخۆشیە بێت ڕاستی ئێمە ساڵی 2022 کە بڵاو بووە لە هەندێک وڵاتانی جیهان کردمان بە خستمانە و سیلیباسی خوێندنەوە من وەکو پسپۆڕێکی نەخۆشیە درمیەکان لە نەخۆشیەکانە ئەو نەخۆشیەمان نەبوو بەڵام کە بڵاو بووە لە جیهانە خستمانە ناو منهەجی خوێندنەوە ساڵانە ئێستا خوێنرێ ئەو نەخۆشیە سپاس بۆ زۆر سپاس بەڵێ خۆشەویستان سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام دکتۆر عوسمان جەمال کا بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیە گوازراوەکان هەندێک ڕوونکردنەوەی تەواوەتیە لەسەر تەواوی ئەو نەخۆشی ئاوڵەی مەیمون کە وەکوی کە باسی کرد نەخۆشیەکە لە تەواوی جیانە لە 100 وڵاتە نەخۆشیەکە دەرکەوتووە چەندین نیشانەی سەرەتایی هەیە ڕەنگە مرۆڤەکە بە یەک جار ڕوبەڕووی نەخۆشیەکە نەبێتەوە بەڵکو وردە لە ڕێگەی چەند نیشانێکی تایبەتەوە ئەو نەخۆشیە دەرئەکەوێت و دوجاریش ڕەنگە تووشی کۆمەڵێک کاریگەری نەرێنی بکات لەسەر پێسی ئەوەی کە لە وێنەکانە ئەیبینن هەندێک لە میوانە خۆشەویستەکان کە لێرە ئامادەن بۆ نمونە ئەیانەوێت زانیاری تاواتی وەرگرن لەسەر ئەو نەخۆشیانی کە تایبەتە بە نەخۆشی ئاوڵەی مەیمون لێرە لە زانکۆی سلێمانیش ڕێخستنی
ڕێخستنی با بڵێن سیمپۆزیۆمێکی وەها کاریگەریکی تاوی ئەبێت بۆ ناوەندێکی ئەکادمی بۆ ئەوەی بتوانرێت ڕێنمایی و زانیاریەکان زیاتر وەرگیرێت لەسەر نەخۆشی ئاوڵەی مەیمون. جا ئێستا ئەچمەلای یەکێکتر لە میوانەکانم پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە نادیا عەبدولکەریم کا بەڕێزیان ڕاگری کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری لە زانکۆی سلێمانی لەگەڵماناوێت. دکتۆرەگیان سلااو لێبێتەوە کاتت باش بەخێر بن. دکتۆرەگیان پێشتر لەگەڵ دکتۆر ئوسمانە هەندێک بابەتمان تاوتوێ کرد ئاماژەی بە ئەو حاڵەتانە کرد کە لە وڵاتانی دەرەوە و خۆپارێزی و نیشانەکان. پەیامی ئێوە چی ئەبێت لەسەر ڕێخستنی ئەم سیمپۆزیۆمە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی ئاوڵەی مەیمون؟ سەرەتا بەخێر بن سەرچاو بە ناوی سەرۆکاتی زانکۆی سلێمانی بەخێراتێکی گەرمتان ئەکەین. ئەمڕۆ کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری و کۆلێژی پزیشکی بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەستین بە ئەنجامدانی ئەم سیمپۆزیۆمە کە چەندین پسپۆری جیاوازمان بانگێش کردووە کە لە ڕووی زانستی بتوانین ئەم نەخۆشیە شی بکەین و شرۆڤەیکەین بۆ ئەو بەڕێزانی کە ئامادە بوون. دوای ئەوەش دەرگای پرسیاریش ئەکەینەوە بۆ بەڕێزان. نوێنەری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی لێرە ئامادەکاری خۆپاراستن و داتایەکی ڕاستەقینی ئەم نەخۆشیەمان پێ ئەڵێت کە هەتا ئێستا لە هەرێمی کوردستان گەیشتە چه ئاستێک. ئێمە زانکۆی سلێمانی هەمیشە لە هەوڵی ئەوەیە کە هەماهەنگ بێ لەگەڵ کۆمەڵگا و ئەو هەماهەنگی ئەم جاریان لە ڕووی ئەوەیە کە زانیاریەک و وشیارێکی تەندروستی بڵاو کاتۆرە ناو خەڵکەکە هەتا زانیاریەکی ڕاست و دروستیان دەرباری ئەم نەخۆشیە هەبێت. دکتۆرەگیان ئەوەی کە هەیە تایبەت بە نەخۆشی ئاوڵەی مەیمون لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق بە شێوازێکی گشتی نیشانەکان یاخود ئەگەر خوا نەخواسە ئەم نەخۆشیە بڵاو بووە مرۆڤ چۆن بتوانێت خۆی بپارێزێت لەم نەخۆشیە چۆن ڕوبەڕووی بێتەوە؟ سەرەتا زۆر ڕوونە کە ڕێگای گواستنەوەی ئەم نەخۆشیە بە بەرکەوتنە لەگەڵ کەسی توش بوو. بورن زۆر ڕوونە کە نیشانی بڵین بڵاوبوونەوەی نەخۆشەکە بەرکەوتنە لەگەڵ کەسی توش بوو. اینجا ئەم بەرکەوتن ئایا لە ڕووی لیکابێ لە ڕووی بڵین هەر بەرکەوتێکی دایرێکت بێ یاخود ئین دایرێکت بێ لەگەڵ کەسی توش بوو ئەبێتە هۆکاری توشبوونەوەی ئەم نەخۆشیە. بۆیە ئەگەر کەسێکت بینی کە لەسەر پێستی چەند نەخۆشیێک دەرکەوت وەکو ئاوڵەیە وەکو زیبکەیە وەکو گرەیەکە لەسەر پێستی دروست بووە ئەو خۆتی لێ بە دوور بگرە یاخود لە کاتی پژمین و کۆکینی هەر کەسێک کە لە بەردەم تا گومانی ئەوەی لێ ئەکرێتا و کۆکینێکی زۆری هەیە یاخود تەنگە نەفەسی هەیە خۆتی لێ بە دوور بگرە. کەواتە تا چەندە ئەمە جێگەی خۆشببختیە کە مرۆڤ بتوانێت ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بێتەوە خۆشببختانش لە هەرێمی کوردستانە هیچ حاڵەتێک دەستنیشان نەکراوە بۆ ئەم نەخۆشیە؟ بەڵێ خۆشببختانە هەرێمی کوردستان گۆڕایڵێکی زۆری هەیە بۆ ڕێنمایەکان و زانیاریە تەندروستەکانی کە بڵاو ئەکرێتەوە. ئێمە مێژوویەکمان هەبوو لەگەڵ نەخۆشی کۆڕۆنا کە نەخۆشیێکی زۆر قورس و کوشندە بوو بەڵام توانیمان بە هەماهەنگی و بە بڵاوکردنەوەی وشیاری توانیمان نەخۆشیەکە پاس بکەین و تێپەڕمان کرد و ئێستا ئەم نەخۆشە شتێ ئەپەڕێت و بۆیە ئەمانەوێت زانیاریەک و شاریکی تەندروستی ڕاستەقینە بڵاو بکرێتەوە لەسەر ئەم نەخۆشیە. دکتۆرەگیان ئەوەی کە لێرە و لەوێ وڵا ئەگەر ڕووبکەیتە کامێرە سپاس دەکەم سپاس بۆتەوە لێرە و لەوێ کە باس ئەکرێت زۆر کات نەکوڵاندنی هەندێک لە گۆشتەکان بەباشی ئەگەر نەکوڵێنرێت ڕەنگە کاریگەری خراپی بۆ سەر مرۆڤەکان هەبێت. چ ڕێنماییکت هەیە بۆ هاوڵاتیانی خۆشەویست کە بتوانن لە ڕێگەی خواردنەوە بێ یاخود هەر ڕێگایەکی تربێت خۆپارێزی بکەن لەم نەخۆشیە؟ بەڵێ هەمیشە ئێمە ئامۆژگاری هاوڵاتیانی شاری سلێمانیمان کردو و هەموو هاوڵاتیان بەگشتی ئەو هەموو هاوڵاتیان بەگشتی کاتێک کە بەرکەوتیان ئەبێت لەگەڵ گۆشتێکی خاو ئەبێت بەدەستکێشەوە بێ بەدەستێکی بڵێن بێ دەستکێش تەعاملی لەگەڵان نەکات لەبەر ئەوەی دەبێت احتیمالێکی زۆر هەیە ئەم گۆشتە هەڵگەری چەندین نەخۆشی بێت. بگورە من داوای لێبور نەکەم لەبەری سیمپۆزیۆمەکە دەست پێ ئەکا بۆیە زۆرم پەلەیە بەڕێزم وتەکانت. سپاس بۆ دکتۆرە پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە نادیا عەبدولکەریم ڕاگری کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی